زۆر باشە بەڕێزان دەمانەوێت ئێستا دۆسیەی یەکەمی ئەم شەومان دەکەینەوە کە هەموو لایەک دەزانن ڕێکەوتنی هەولێر و بەغدایە سەبارەت بە بودجە و موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان. دیارە ئەمە هەرتەنها بۆ موچەخۆران گرنگ نییە، بەڵکو بۆ تەواوی خەڵکی کوردستانیش گرنگە. ئێمە لەگەڵ میوانەکەمان دەمانەوێت زۆر بەڕاشکاوانە قسەی زیاتریش و پرسی زیاتریش لەسەر ئەم بابەتە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە کاک پێشەوە زۆر بەخێر بن، گەلێک سپاسمان دووش نەبن. دەمەوێت ئەم شەو زۆر بەڕاشکاوانە ئەوەی هەیە باسی بکەین تاکو بتوانین وەکو مژدەیەک کە ڕەنگە لە جێی خۆشی نەبێ بڵێن مژدە، چونکە ئەوە مافی خەڵکی کوردستانە، بەڵام ئەو ڕێکەوتنە زۆری خایان. ئێستا ڕێکەوتنی هەولێر و بەغدا ئەنجام درا، بەڵام پرسەکە ئەمەیە ئایا ئیتر جارێکی کە شان لێرەوە ناڕواتەوە بۆ بەغدا و بێتەوە و بڕواتەوە و وەرەوە و غەڵەتی تایە و غەڵەتی تیانە، چونکە وەزیری دارایش ڕاگەیان دەڵێ ئەوە جۆشت لە پەیامنێری ئێمە بوو لە دیلان بەرزان وتی تەواو ڕێکەوتنێکی کۆنکرێتی کراوە. ئێستا تۆ لێرە پێمان دەڵێ ڕێکەوتنێکی کۆنکرێتی کراوە، ئیتر تەواو جارێکی کە کێشە بۆ موچەی فەرمانبەرانی خەڵکی کوردستان دروست نابێت. بە ناوی خوای گەورە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان، جەنابی شت بەخێر بێتەوە، دەمێکە دانیشتون پێکەوە. حتمما وەک هەمیشە من گوێم لە ڕاشکاوێنی ڕاشکاوە بم، لەبەرەوەی کە سەراحەت و ڕاستی وتن بە خەڵک پێم وایە واجبە و ئەبێ دەمە بۆ جۆرە بین. ڕێکەوتنێکی باش دەرەنجامی هاتوچۆ گفتوگۆ و مناقەشاتێکی زۆری تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ بەغدا، کە لێرەوە ئێمە سوپاسی ماندووبوونیەوەوان و سوپاسی ماندووبوونی تیمی حکوومەتی فیدراڵەکەین کە ئەم جارە بە وردی هاتنە ناو تەفاسیل و وردەکاریەکانەوە لەسەر هەموو مەسەلەکان قسەکرا. جەنابەت پرسیت ئەم کێشەیە تەواو بەپێی ئەو ڕێکەوتنەی کە کراوە موچەی 12 مانگ بەبێ داواکردنی هیچ شتێک لە هەرێمی کوردستان، چونکە ئەوەی کە مەطلوب بووە داواکراو بووە هەمووی پێشکەش کراوە بە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ بە سیدی و فلاش و کۆپی و بە هەموو جۆرەك هەرچی ئەوان داوای کرا ئەوەی کە مەطلوب بووە خراوەتە بەردەستیان لەسەر وردەکاریەکان. ڕێکەوتنێکی باش کراوە، بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە دانیشتەکانی ئەم ڕێکەوتنەیە وەکو واجبێک لە سەرەتی هەمووی جێبەجێکا پێوەی پابەندە، ئەو لە پێنا ئەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ دواکەوتن لە کاتی خۆیان موچەکانی خۆیان وەربگرن. لێرەوە کاتی ئەوەیە بیرخستنەوەیەک و باسی ئەوە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی دەستپێکی ئەم کێشانەوە نیەتی چارەسەری بۆ. جەنابی سەرۆکوەزیران لە بەرنامەی کاری خۆی کە هاتە پەرلەمانی کوردستان وتی ئەمەوێت کە کێشەکانم لەگەڵ حکوومەتی فیدراڵ چارەسەر بکەم و یەکەم سەردانیشی بۆ بەغدا بوو. بۆیە ئەمەی کە ڕووی داوە ئێستا دەرەنجامی کۆڵنەدان پێداگیری جەنابیان بەبێ تەنازول و وەرگرتنی حەقی خەڵکی هەرێمی کوردستان و سووربوون لەسەرەوەی کە پێدانی موچە و شایستە داراییەکان مافێکە دەستور دیاری کردووە و یەک ڕۆژیش دەستی بەرنەدالەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک یان ئەو نیەتەی کە هەبوو لاوازکردن سڕینەوە نەهێشتنی قەواری سیاسی هەرێمی کوردستان ئەمە نەکسەری نەگرت، بەڵکو ئێمە چوونەتە ڕێکەوتنێکی باشەوە و لە یەکەم ڕۆژیشەوە ئەم پەیامەمان بەرەو بەغدا بووە کە ئێمە چارەسەری کێشەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵیەوە ڕوومان لەوەیە بۆ چارەسەری کێشەکان. بۆیە بەبێ ماندووبوون تیمی حکوومەتی هەرێمی کوردستان دەیان سەردانیان بەرەو بەغدا کرد بۆی کە بگەنە چارەسەرێک. ئێستا ئەم ڕێکەوتنەی کراوە بۆ 12 مانگە. جەناب تەزانی دوای ئەوە دیسان یاسای بودجە داڕێژرێتەوە ئەو کاتە لە ساڵی 2026 مامەڵەیەکی دیکە ئەو کاتە ڕێکەوتنی اتفاقاتێکی تازە ئیتر بزانین بۆ 2026 ئێمە هەڵبژاردنمان لە پێشە لە عێراق ڕۆدادەوە. جارێ ئەوەی کە گرنگە ئاگادار بوون کە کۆبوونەوەی کرا جەنابی سەرۆکوەزیران لەگەڵ تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا. پەیامەکەی ئەوە بوو کە ئەوەی کە لە ساڵی 2024 ڕۆیدا لە 2025 نابێت ڕووبداتەوە بێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان مافی دەستوری و یاسایی خۆیان پێ کاک پێشەوەکەی ئێمە دێن قسەمان لەسەر هەمواری یاسای بودجێ، ئەمەش زۆر گرنگە
هەمواری یاسای بودجە کراوە ئێمە بە هەر قسەمان لەسەر موچەند نەبێ موچە بەشێکی گرنگەتی بەڵام بودجەکە بۆ خۆی زۆر گرنگە ینی کەواتە لەم ساڵدا بودجەی هەرێمی کوردستان بە تەواوی دەبێ بگاتە هەرێمی کوردستان بەپێی ئەم هەموارە کاک حاکم ئەم ئیتیفاقیە ئەمە ڕێکەوتنە هەموارەکە هی مەسلەی نەوت دەستپێکردنەوەی نادەدەرەوەی نەوت ئیتیفاقێکە تۆ ئەو کاتە داهاتی ناوخۆشە چێتە زۆمنیەوە و بە جەناب تەزانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردن و بەڕێوەبردننی کارەکانی کە پێوترێ بودجەی تەشغیلی پێویستی بە پارە هەیە ئەگەرنا ئەگەر ئێمە بودجەی تەشغیلیمان لە بەردەست نەبێت بەس 7 ڕۆژ ئەگەر خاشاکی شارەکان کۆ نەکرێتەوە چی ڕۆەدا ئەگەر دەرمان نەبێتە خەستەخانەکان چی ڕۆەدا ئەگەر ئاو کارەبا ئەم بابەتانە پارەیان ڕابگیرێت چی ڕۆەدا بێگومان هیچ ینی شتێک نامێنێت بەقەت خانوێک لە هەر کۆڵانێکا زەبڵ هەڵە دەرێتەوە بەهۆیەوەی کە ئێستا ئەمە هەمووی کۆمپانیەکانە بێ پارەی خۆیان وەرگن تا خاشاکی ناو شار و بازار و ناوچەکان کۆ بکەنەوە کە هەمووی ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکە لە پاڵ هەموو ئەمانەیە یەک ڕۆژیش سەرڕای هەموو فشارەکان ئەبینیت کە دۆخی ڕێگەوبان لەم کابینێدا گەیشتۆتە چ مەرحەلەیەک وە کابینەینۆ چەند کاری کردووە لەسەر مەسەلەی ئاو استراتیژ دانانی استراتیژ بۆ ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستانە ئەمانە هەموو پارەی ویستووە بگەڕێمەوە ئەگەر بۆ بودجەیەمە ئەم کارانەمان بەچی کردووە بە داهاتی ناوخۆ کردومانە داهاتی ناوخۆش لەم مەسەلەیە چەند ئۆپشنێک هەن چ لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بۆی پێکەوە ئیتفاق بکەن 150 داهاتی ناوخۆ چەند مانگێک نێردرا بۆ حکوومەتی فیدراڵیەوە ئاگدار بوون و ئەم ینی ناردنی پارەی بۆ هەر ڕێکەوتنێکی نێوان هەردوو سەرۆگۆزیران بوو یان یەکێک بوو لە ئۆپشنەکان ئۆپشنی دووەم کە ڕێگەی دووەم کە حکوومەتی فیدراڵ ئەگەر جێبەجێ بکات ئەو کاتە هەموو داهاتە ناوخۆیەکەش ئاسایی بێت ئەویش ئەوەیە کە بودجەی ئیستثمار و تەشغیلی بۆ هەرێمی کوردستان بنێرێت کە لە ناو جەداویلی موازنەیە دیاری کراوە کە زیاتر لە 4 تریلیۆن دینار ئەگەر ئەم پارەیە بە مەزبوطی بگاتە هەرێمی کوردستان ئەو کاتە ینی لەسەر ئەمەش اتفاقات هەیە حاضرین لەسەر ڕێکەوتنی پێشوو بڕۆین و ئەگەریش 4 تریلیۆنەکە بنێرێت بۆ کە حەقی هەرێمی کوردستانە بۆ بەڕێوەبردنی حکوومەت واتە ئەم دوو ئەگەر هەردووکیان کراون مشکیلە نابێت باش کاک پێشەوە ببینە سەر بابەتیشی تر هەموو لایەک ئاگادار بۆ خۆت بازانی مامۆستا ئەو مۆمەیە یا ئەو چرایەیە کە هەمووان پێدەگەین یعنی هەمومان ئێستا مامۆستا پێگەیاندوین هەر لە سەرۆکی وڵاتەوە بیگری هەیە هەموو دنیا ئەروواهەیە بۆ ئەوان ئەو توێژە ڕێزێکی زۆر تایبەتیان هەیە ئێستا بەشێک لە مامۆستایان لە شاری سلەیمانی مانیان گرتووە و ئێوەش قسەتان لەسەر ئەوە کرد کە ئەوانە مافی خۆیانە مان بگرن داواکاریان هەبێ خۆپیشاندان بکەن حەقی خۆیانە بەڵام ئەوە نابێ بەلا ڕێدا ببرێ هەندێک کەس بۆ خۆت باش دەزانێت هەندێک کەس تێکەڵاوی ئەوە بۆ ئەجێندایەکی تایبەت بەکاریان یا دەیەوێ بەکاری بێنێ دەمەوێت من لەسەر ئەوە بەڕاستی ئێستا قسە لەسەر ئەوە بکەین چ پەیامێکان بۆ مامۆستایانی مانگرتووە هەیە ئەوە ڕێکەوتنی کۆنکرێتیش لەگەڵ عێراقدا کراوە بۆ پێدانی موچە بەڵێ بێگومانەوەی کە جەنابەت وتت من دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئاماژەم بۆ کرد و پەیامم بۆ ئەوان بۆ مامۆستایانی بەڕێز و بۆ هەموو فەرمانبەران نەک بە تەنها مامۆستا ئەوە بوو کە ئێمە بەتایبەت مامۆستا من وتم کە دەستیان ماچەکەم دوێنێ کە دەستم بە قسەی خۆم کردووە لەگەڵ حەق و ماف و داواکاریەکان یانین و نازیان لەسەر شانی ئێمەیە ئەو ئیلتیزاماتی کە لەسەر شانی حکوومەتی فیدراڵ هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان و شەڕی کردووە ئینشاڵڵا وەریەگرێتەوە ئیتفاقەکەی کردو ڕێکەوتنەکە گەر بەڕێکوپێکی جێبەجێ بکرێت ئێمە ئەو حەقەمان وەرگرتەوە و نازی مامۆستایانیش لەسەر سەر و لەسەر چاوی ئێمەیە ئەمە شتێک نییە کە من دوێنێ نەموتە بێت بەڵام ئەو تەحلیلش کە جەنابەت وتت دوێنێش من وتم داوام لە مامۆستایانی بەڕێز هەیە مەهێڵن کە ناڕەزایەتی و نیگەرانی و گلەیەکانی ئێوە خەڵکێک خۆی پێ بکاتە پاڵەوان و لە ناو خێمەکانە خەڵکێک بخزێتە ناویانەوە با من شوێن ئەوانەی ببوورە کات پێشەوە شوێن ئەوانەی خۆیان کردو بە پاڵەوان من حەزەکەم بە ڕاشکاوانە قسە بکەین من پێم وتی کە ڕاشکاوە بم و دوێنێش ڕاشکاو بوو ئەمڕۆژ ڕاشکاوە بم دوێنێش ئاماژەم بۆ کرد ئەم ڕۆژ ئاماژەی پێکەم ئەمەوێ
مستەڵەحێکیان بۆ بەکار بێنم ئەمە بۆ مامۆستایان نییە بۆ 4-5 کەسە کە ئەیانەوێت ببنە واجهەی ئەم پرۆسەیە 4-5ێک پێیان ئەڵێم کاندیدە دەرنەچوانی کەتایبەکان ئەمانە لەبەرەوەی دەرنەچوون ئەمانە کاندیدی دەرنەچووی کەتایبەکانە نەک لەسەر هی حەزبە کوردستانی کەتایبی چی ئەو کەتایبانی کە درۆنیان بۆ هەرێمی کوردستانە نارد و ئەوەشی کە ئەم قسەی ڕوبەڕۆکەمە زۆر بە باشی زانێ من قەزدم کێیە پێویست ناکاتم تەحلیلە بکەن کە ئەنەما خوانە خواستە ئێمە مامۆستایان نازیان لەسەر سەری ئەمەیە و قسەیان وتبێ من یانە شتێگەندێکیان من بەدڵێکی گەورەوە وەرم گرتووە لەبەرەوەی کە ئەزانم ئەوانە زۆر زیرەکن لە شێواندن و شوب تێکدان و پەیج و مؤسسات و یەک دنیا شتیان هەیە و مخابرات سەرپەرشتیان ئەکات بۆیە زۆر بەباشی ئەتوان ئاراستەی قسە بگۆڕن من دوێنێ بەوە دەستم بە قسەکانم کرد بەس وتومە مەهێڵنەوانەی شکست خواردووی هەڵبژاردنن بێن سواری شەپۆلی نیگەرانیەکانی ئێوە بن ئەگینا مامۆستا حەقی خۆیەتی و پێویستە لەسەر شانی حکوومەتی فیدراڵ باشە کە هەتا ئەو ڕۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئیلتیزامە لەسەر شانی خۆی بوو جێبەجێی کرد و ئەو ڕۆژەی کە مزاهرات و خۆپشاندان و ناڕەزایەتی و ئیمزاکردنەوە کرا بۆی کە ئێمە هەموو شتێک بدەینە بەغدا لە نەوت لە داهاتی ناوخۆ لەمانە حکوومەتی هەرێمی کوردستان لەم بابەتەشا بەگوێی ئەوانی کرد کەواتە ڕێزی گرتوون و نازی ئەوانی هەڵگرتووە بەڵام بەشێک لەمانە بەمەژ رازینین ینی هەدەفیانەوە بووە هەر قەوارەی هەرێمی کوردستان کە 5-6ێکن خۆیان کردوتە واجی هەومایکەکان ئەهێنە بەردەمی خۆیان ئەمانە نوێنەری مامۆستایان نین مامۆستایان لەناو ئەو خێمەشە کە لە سلێمانی مامۆستای تایە فەرمانبەری تایە کە بە دڵێکی پاکەوە بە نیەتێکی پاک و باشەوە هاتۆ داوای حەق و مافی خۆیەکات زۆر باشە بەڵام خەڵکێک خزاوەتە ناویانەوە چاکە کاک پێشەوە کاتم زۆر کەماوە بەڵام کاندیدی کەتایبەکان زۆر باشە پرسیارێکی هەیە بەڕاستی ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من هەر سوپاست دەکەم باش بۆ خۆ دەزانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لە دەستی هاتبێ بۆ خزمەتگوزاری بۆ شەڕکردن لەسەر موچە و بودجێ و خوتی خەڵکی کوردستان لە سێ لایەنی سەرەکیش پێکاتوە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کە دەبێت شان بدەنە بەر هەموو شتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی دەرکردووە لە کاتێکدا کە ئەو شاندەی لەوێ من دڵنیام نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشیان لەگەڵ بووە هەروەها دەمەوێت بزانم فشارەکانی بە دیاریکراوی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز باڵجەلات تاڵەبانی هیچ کاریگەریەکیان هەیە ئەمانە هەم بەیاننامەکە هەم فشارەکان لەسەر ئەم ڕێکەوتنەی نێوان هەرێم و بەغدا دەربارەی بودجە و موچە خۆی ئەم فشارەی کە باسەکرێ خرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ لە کاتێکا ئێستا تیارەی شاندی هەرێمی کوردستان وان نیشتەوە و ڕێکەوتنیان کردووە لەگەڵ حکوومەتی فیدراڵ من نازانم فشار لە کێکرێ دوایی ینی فشار لە کێ ئەەکەی تۆ چ پێویستەکە بەڕێز بۆچی ئەو بەیاننامەیە چ پێویستەکە بەڕێز کاک بافڵ فشار لە حکوومەت بکە لە ماڵەوە توانێت لەگەڵ کاک قوبات مناقەشەیە مەسەلەیە بکەن و بەڕێز کاک قوبات لە کابینەکایەوە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و پێویستی بە فشار نییە پێکەوە توان لەسەر نان خواردن باز لەسەر لەم شتانە بکەن بەیاننامەی ناوێ ئەسڵان کەواتە ئەو بەیاننامەیە بۆچی بوو پێویست نییە من پێتەڵێم لە ماڵەوە توان لەسەر نان قسەی لەسەر بکەن ئاماژ لێ چونکە بەشێکن لە حکوومەت وەزیریان هەیە جێگری سەرۆکی حکوومەتیان هەیە و لەناو ئەم حکوومەتە تەواجودیان هەبووە و ئەم بەیاننامەیە ئەم گەڕێنێتەوە بۆ قسەیەکی دوێنم کە من داوام لە مامۆستایانی بەڕێز کردوتم مەهێڵن خەڵکێک خۆی بکاتە قارەمان لەسەر داوا و مافەکانی ئێوە خۆی بخاتە سەر ئەم شەپۆلە و نان و پیازی پێ بخوا مەهێڵن ئەم جۆرە بەیاننامانە لەسەر شانی حەق و مافی ئێوە دەربچن و وانیشان بدەن کە فریاد ڕستن و ئەوان هاتوون کە ئەم وەزعە چارەسەر بکەن ئەم وەزعە هەم خەڵکی کوردستان و هەموو لایەکیش زانن کێ لە یەکەم ڕۆژەوە لەژێر ئەم مەسئولیەتە ڕای نەکرد باشە کۆبوونەوە دوای کۆبوونەوە سەردان دوای سەردان پەیوەندی دوای پەیوەندی هەندێک کۆبوونەوەی تند هەندێک کۆبوونەوەی سەریح گوشار ئەنجامەکەیەوە بوو کە ئێمە ڕێکەوتن بکەین نەک ئەوەی کە ئێستا خەڵکێکی دیکە خۆی کاتە خاوەنی ئەم پرۆسەیە جەنابی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خەمخۆر و داکۆکی کاری زۆر باشە سەرەکی ئەم نەک سەرەکی ئەتوان بڵێم تەنهای ئەم پرۆسەیە بوو بۆیە پێویست بەم جۆرە بەیاننامانە ناکا بەڕاستی زۆر باشە زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس مادومان کردن سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە